یەکێک لە سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتووە دەفەرمێت دایکم مشریک و بتپەرست بوو، زۆر جار بانگی دایکم دەکرد بۆی مسلمان بێت، بەڵام بە قسەمی ناکرد، حەزم دەکرد خوای پەروەردگار هیدایەتی بدا. ڕۆژێکیان بانگی دایکم کرد و بانگەوازیم کرد و نەسیحەت و ئامۆژگاری باوکم کرد، دایکم کرد عەفو، وتم دایە گیان مسلمان بە، بەڵام کۆمەڵی قسەی پێم کرد دایکم، قسەکان دەربارەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، زۆر بەلامە و ناخۆش بوو، بە گریانەوە هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دایکم بتپەرستە، بێباوەڕە، بانگەوازی دەکەم، ئامۆژگاری دەکەم، بە قسەم ناکە. ئەمڕۆ بانگم کرد، کۆمەڵی قسەی کرد بەرامبەر بە تۆ زۆرم پێ ناخۆش بوو. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دوعای خێر بکە خوای گەورە دایکم هیدایەت بدە. ئەو دڵسۆزیە، بە حەزکەین دایکمان، باوکمان، کچ و کوڕمان، خوشک و براکانمان ئامۆژگاریان بکەین، لە ئاگری دۆزەخ ڕزگاریان بکەین بە پشتیوانی خوای پەروەردگار، ڕێگای ڕزگاریان بگرینە بەر بۆ ئینشاڵڵا ئەوانیش بەختەوەر بن وەکو ئێمە. بەڵام کاتێک کە دایکم ئامۆژگاری من وەرناگرێت، ناچار ئەچێ بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم فەرمووی خوایە گیان هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدە، خوایە هیدایەتی بدە، خوایە گیان وای لێ بکەی ئیمان بهێنێت. ئەفەرمێ کاتێک گوێم لە قسەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، دوعای خێری بۆ دایکم کرد، لە خۆشیە گەڕامەوە بەرەو ماڵ. گەڕامەوە کاتێک گەشتمە بەردەم ماڵ خۆمان، چی دەبینم؟ کاتێک کە دایکم گوێی لە دەنگی پێم بوو، فەرمووی ئەبوو هورەیرە لە جێگای خۆت بوەستە و مەیە پێشەوە. گوێم لێ بوو دایکم خۆی دەشۆر، دەنگی ئاوەکە دەهات. کاتێک کە ئینسان ئاو دەکا بە خۆیدا، زۆر جار ئاوەکە دا بە زەویا دەنگی دێ. گوێم لێ بوو دایکم خۆی دەشۆرد، خۆی شۆرد، هاتە دەرەوە جلوبەرگی لەبەر بوو، فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، شایەتی ئەدەم کە هیچ خوایەک نییە ئیلا ئەڵڵا نەبێت، و محەممەدیش پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ دایکم شایەتمانی هێنا، مسلمان بوو، لە خۆشیە بە گریانەوە گەڕامەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگریم لە خۆشیە، دەگریم لە خۆشیە، گەڕامەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، مزگێنی بێ لێت، خوای گەورە دایکمی هیدایەت دا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سپاس و ستایشی خوای پەروەردگاری کرد و دوعای خێری کرد. بەڵێ خۆشەویستان، با ئێمەش ئاوا دڵسۆزی دینەکەی خوا بین، دڵسۆزی ئەوە بین کە خوای گەورە هیدایەتی ئەو خەڵکە بدات. با بە پشتیوانی خوا خۆمان ماندووکەین بۆی خوای گەورە ڕێگای ڕزگاری بۆ ئەو خەڵکە بگەڕێنێتەوە. جاوە زۆر گرنگە ئێمە دڵسۆز بین، سوێن بەخوا ئەگەر دڵسۆزی بەرامبەر بین بە پشتیوانی خوا، کاریگەری تەواومان لەسەری دەبێت. با خەمخۆری ئەو دینەی خوا بین. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی سەحابەی پەروەردە کرد لەسەر دینداری خواپەرستی، لەسەر تەقوا و ئیمان، لەو پەڕی ئیمانە بوون، لەو پەڕی دڵسۆزیدا بوون بۆ گەیاندنی پەیامی خوا.